سڵاو کاک دکتۆر، سوپاس بۆ ئامادەبوونتان. پرسیارمان دەربارەی ئەوەی ئایا چارەسەری فتق بە نازۆر چییە؟ دەست خۆش سپاس بۆ پرسیارە. بەنسبەت فتقەوە ئەمڕۆ بەسمان لە ئەو فتقانەیە کە بە لە ناو دیواری سکارۆ ئەیان ئەوانەی کە لە دەوروبەری ناوکن یان ئەو فتقانەی کە نەتیجەی عملیاتی پێشتر دروست بووە. ئەو عملیاتانی کە لە ناو سکا ئەکرێت کە پێوتە فتح بەطن یان نەشتەرگەرێ گەورەکان بە تایبەتیوانی کە بە درێژی هەڵە دەڕێن، جاری وا هەیە معڕەزم بۆ ئەوەی دوای عملیاتەکە بۆ چەند هۆکارێک وەکو هۆکاری التیهاب یان تەنکیەک لە پەردەکانی سکا شوێنەکان بێ بە فتق، واتە ئەو شتێتە دەرێ ڕێخۆڵۆشی تێچێ یان چۆری تێچێ ئەبێتە فتق، یان ئەو فتقانی لە دەوروبەری ناوکەوەیە بە بۆنەی زیادبوونی وەزن، بۆنەی قەڵەوبوونی ورک، ئەمانە یان هەڵگرتنی شتی قورسەمانە بن بە فتق. کاتێک ئەمە ئەوێ بە فتق تەعاً کێشە دروستەکە و بە شێوەیەکی گشتی عیلاجی فتق هەر نەشتەرگەری لا بە نەشتەرگەری بێت چکن شتێکە دڕاو ئەبێت چاکرێ. خۆشبەختانە ئێستا الحەمدوللا نازوورمان هەیە کە پێوتێ ناوسکبینی یان ناوسکبین یان لاپرۆسکۆپ کە ئێمە ئەتوانین لە ڕێی ئەم لاپرۆسکۆپەوە نەشتەرگەریان بۆ بکرێ. سفادەی ئەم ناوسکبینیە لەوایە کە لە ڕێی چەند کونێکی بچکۆلەوە ئەکرێ، پێویست ناکە هەمووی هەڵدڕێ و نەخۆشەکە عزیز زیاتر بێ. ئەم هەمان ڕۆژ ئەتوانێت بڕاتە دەرێ یان ڕۆژی دواتر و بۆ هەموو حەجمەکانی فتقیش بەکارەیە و لە هەمان کاتە ئەتوانین شەبەکە بەکاربێنین، چکە خۆمان دەزانین یەکێک لە علاجەکانی فتق ئەوەیە کە شەبەکەی بۆ دانرێ بۆی هەڵنایەتەوە جارێکی تر. ئەم فتقانی کە لای ناوکەوە یان شوێنی عملیاتی پێشترا ئەمە لە ڕێی نازۆڕەکەەوە دوای ئەوەی کە فتقەکە ئەگەڕێنەوە شتەکە دوورینەوە شەبەکەی خاصی بۆ دانرێ و تەسبیت ئەکرێ. ئەمە احتیمالی هەڵانەوەی زۆر کەمترە لەوانەیە کە بە هەڵدڕین ئەکرێ، جگەل ئەوەی کە ئازاری کەمترە و ئەو سۆندە شتێک کە بۆی دانرێ نەخۆشوانی کە فتقەکرێن لە ڕێی هەڵدڕینەوە فتقی لای ناوکیان شوێنی جراحی سۆندەی بۆ دانرێت، جارە 5 ڕۆژ 6 ڕۆژ 7 ڕۆژ سۆندەی تیا نەخۆشەکە بێزارەکە و لەوانە بێتەوەی مای التیهابات. کاتێککە بە نازۆر ئەکرێ ئەم سۆندەیە دانانرێ و هەروە ئازاری کەمترە نەخۆشەکە هەمان ڕۆژ توانێت بڕۆ دەرێ لە خەستەخانە و احتیمالی هەڵانەوەشی زۆر کەمە و ئەو کێشانی کە دروستە بێ التیهابی برین مەسەلەن سۆندە جای وایە سۆندەکە دەری شوێنی هەر ئایتیا کۆبێتەوە پێڵەن سیڕۆمە کە ئاو لەژێ پێستەکەەوە کۆبێتەوە، لەم جۆرە نەشتەرگەریانەیە ڕوونایە. هیوادارین ئینشەڵڵا نەخۆشەکان ئیسفادە بکەن لەم جۆرە نەشتەرگەریە. ئایا لە چ کاتێکدا نەشتەرگەری کراوە ئەنجام دەدرێت بۆ چارەسەری فتق؟ بەشەی گشتی ئەم نازۆر بەکارێ بۆ زۆربەی زۆری فتقەکان. من طبعاً تەنها ئاماژەمە 2 جۆر فتق کرد بەنسبەت ئەم ئەگەر بە نازۆر نەکرێ بەشەی گشتی ئەکرێ، بەڵام مەگەر نەخۆشەکە فتقەکەی چەند جار هیوا هەیە 5 جار 6 جار 7 جار کراوەتەوە هەڵیاوەتەوە، جاری وا هاتە بۆتە هۆی کە ڕیخۆڵەکان زۆر بنووسێن بە دیواری پێستەوە دیواری بڵینسکەوە بەشی پێشەوە، ئەمە لەوانەیە بە نازۆر تۆزە ناڕەحەت بێ، وەلو ئەوانەش تا ڕادەی ئەکرێن بەس احتیمالێکی هەیە ئەمانە بە نازۆر نەکرێت بە هەڵدڕین بێ، چونکە ئەمانە چەند جار عەملیات کراون و زۆر بەیەکەوە نووساون. ئایا بۆ هەموو جۆرەکانی فتق ئەم چارەسەرە بەکاردێت؟ بەڵێ بەڵام بۆ جۆرەکان ئینشەڵڵا جایتر باسیکەین. فتقەیە ئەوەی لە لای ڕانە، فتقمان هەیە لە ناو پەنجکە، ئەمان هەمی بە نازۆر ئەکرێن، هەمووشی نەتایجی باشی هەیە و نەخۆشەکە دوای عەملیات زۆر یعنی مرتاحە بێت و هەروەها ئەمە احتیمالی هەڵانەوەشیان کەمە. ئایا ڕێنماییەکانی چارەسەری فتق بە نازۆر هەمان ڕێنماییەکانی چارەسەری نەشتەرگەری کراون؟ بەڵێ بەنسبەت ڕێنماییەکانی دوای نەشتەرگەریەوە ئەگەر بە هەڵدڕین بێ ڕێنماییەکانمان زۆرە، ئەبێ پشتیان بەستێ بە شتی قورسەڵ نەگەر تا چەند مانگێ شتمان زۆرە. بەنسبەت بە نازۆر کە یەکەین ڕێنماییمان هەیە بە شێوەیەکی زۆر کەم، یعنی زووتر ئەتوانێت شتی قورسەڵگەرێ زووتر ئەتوان ینی فترێکی زۆر کەم پشتێن ئەگە بەستێ جای وای هەر ناشێڵین بەستێ مەگەر فتقەکەی زۆر گەورە بێ، واتە ڕێنماییەکانی دوای نەشتەرگەری کە بە نازۆر ئەیکەین زۆر کەمتر لەوەی کە بە هەڵدڕین ئەیکەین. زۆر سپاس کاک دکتۆر، دەستخۆشی بۆ بەڕێستان. زۆر سپاسانەکەم، دەستان خۆش بێت.